سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە باس لە ڕێخستنەوەی گۆڕستانەکانی نێو سەنتەری شارەکانی هەرێمی کوردستان دەکەین. لە دێر زەمانەوە چەند گۆڕستانێک لە نێو سەنتەری شارەکان دروست بوونە، بەڵام بەپێی زێدەبوونی مرۆڤ و ڕێژەی دانیشتوان وای کردووە کە زۆربەی گۆڕستانەکانی نێو سەنتەرەکانی شارەکان پڕ بێن لە تەرمی مردووەکان و شوێن نەبێت بۆ ئەوەی کە کەسێک مردووی هەبوو لە گۆڕستانەکە تەرمەکە بنێژێت. بۆ نمونە ئەم تەرمانەی کە ئێستا لەسەر ئەم ڕێگایەن بەهۆی نەبوونی شوێنی ئەو تەرمانە بۆتە ڕێگا. لەگەڵ ئەوەشدا دیاردەیەک دروست بووە کە کڕین و فرۆشتن بە زەوی گۆڕستانەکان دەکرێت. ئەم کڕین و فرۆشتنە چەندە ڕاستە؟ ئەم دیاردەیە چەندە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و وە جوانکردنی سیمای گۆڕستانەکانی هەرێمی کوردستان. دەگوترێت کڕین و فرۆشتن بە زەوی گۆڕستانەکان دەکرێت. ئەمە تا چەند ڕاستە؟ وەڵا تا 100% ڕاستە. زۆری خەرک ئێستاکە وەیلاتیان لە مشتەمەعەکەی لو پارەی خەرک هەموو تشتەکە ئێستاکە وەیلاتێ زەوی و زاری گۆڕستانەکان دەفرۆشن مەعامەلات و تیجارەت پێ دەکەن. حاردی وا هەیە دەگاتە دەفتەرە چ دەیفرۆشن. حاردی گۆڕستان دەگاتە دەفتەرەچێ. دەفتەرێک چەند مەتر؟ 80 مەتر لە گۆڕستانی بەپارە. 80 مەترە 6 مەترە بە 8 میلیۆن. لە زۆربەی گۆڕستانەکانیان بەس لە گۆڕستان لە گۆڕستانی کەس نەزانش کڕین و فرۆشتنی پێ دەکەن وەکو تیجارەت. بەس لێرەنە لێرە گۆڕستانی بە کۆمەرە. باشە ئێرە گۆڕستانی شێخ ئەحمەدە لە دەمێکی زۆرە لێرە بۆ گۆڕستان. باشە ئێستا شوێن ماوە؟ وەڵی تاکتاکە شوێن ماوە ئەویشکو ماوە کابرا لە تەنیشتە خۆی خبرەچی بە خەز دروست کردوە دوو بلۆچ لێداناوە. یعنی لێرەش فێڵ دەکرێت. لێرکانە ئەو تێلە چیە ئەو سیمەیەوە خۆی داگیری کردی. داگیری کردێت. لە زۆربەی وڵاتانی دنیا وڵاتانی پێشکەوتوو گۆڕستانەکان شوێنی ئارامین، شوێنی جوانین، شوێنی پێداچوونەوەیە بە نەفسی ئینسان. ینی هەر مرۆڤێک کە بیەوێ کەمێک لەگەڵ خۆی قسە بکات لەگەڵ داهاتووی لەگەڵ خەمەکانی دەچێتە گۆڕستان و لەگەڵ کەسوکارەکانی کەمێک کات بەسەر دەبات. بەڵام لە کوردستان بەداخەوە لە بەشێکی زۆری گۆڕستانەکان ئەمە دیاردەیەکە. ئەمە گۆڕستانە بەڵام زبڵێکی زۆری تێدا کەوتووە. ئەمە گۆڕستانە هەر کەسێک بە کەیفی خۆی بلۆکێک شوورەیەک دروست دەکات. ئەمە گۆڕستانە لەسەر ڕەسیفەکە چی لێ بەرپرسە. بێگومان ئەگەر کەمتەرخەمی لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە بێت پەیوەندی بە کەلتورەوە بێت، بەڵام بەشی زۆری پەیوەندی بە شارەوانی هەرێمی کوردستانە کە نابێت هەر کەسێک بە کەیفی خۆی گۆڕێک لێ بدات. ئەمە ماڵن کۆمەڵێک ماڵن گۆڕستانەکە لە بەردەم ئەوانە و ئەو فەوزایش کە لە زبر و زار و پیسیەکان لە بەردەم ئەوانەوانە دانیشتوی ئەو گەڕەکە سڵاوتان لێبێت. پێم بڵێ ینی دۆختان چۆنە لەگەڵ ئەم گۆڕستان؟ وەڵی گۆڕستانە خۆ دەزانین ماڵی مە لێرە بەرامبەر ماڵی ئێمەیە. گۆڕستانەکە بوویتە شوێنێکی زبلخانە. بەڕاستی وەکو زبلخانە خەڵک تەعامل لێ دەکەن نەک خەڵکی گەڕەکەکە خەڵکی لە شوێنی کە دێنە ئەشە لێرە فرێدەن. گۆڕستان بۆتە زبلخانە. ئەوە لەلایەشکەوە ڕووی نەفسی و ئارامیت پێ نادەن. بێزگە لە نەفسیەوە و هەماکەشی بۆنەکەی بۆن بڵاو دەکاتەوە. خەڵک دێ مەسەلەن ئاژە لە ماچارەکە لێکوانە بەشەکانی فرێدەدا بۆن بڵاو دەکاتەوە. هەروەها ناتەنزیمی یان ناڕێکخراوی گۆڕستانەکانیش کە خۆتان دەبینن ینی ڕێک نییە گۆڕستانەکە ڕێک نییە. چۆن دەبێت هەر کەسێک بێ لە شوێنێک گۆڕێک لێ بدام ئەوە پێشتر ساحێبی نییە کەس پێویستی بە ڕەزامەندی پێشتر هەریەکە هاتیە لایەکی بۆ خۆی لاداوە و دیواری بۆ کردێ کردە ملکی خۆی. بەڵام ئەوە سیر کە سیر کە ئەم گۆڕستانە لە ڕۆح شەقامی سەرە چێمە ئەو دەبێت جگە لەوەش بەڕاستی ینی سیاجەکان هەمووی ئەگە خۆت بینیتان سیاجەکان هەم شکاوە. لێرە شەوان پڕە لە سەگ
پڕە لە پشیلە زیندەوەر پڕە لە سەگ شەوان بەڕاستی خاصە سەگی یعنی بەڕەلاشن بۆ مناڵ زۆر خراپە یعنی زۆر شەوان درەنگە من ناوێت منداڵ ناوێت دەرێ تۆ پێم بڵێ تۆ ماڵت بەرامبەر ئەو گۆڕستانەیە بێزار بووی لەوەی کە گۆڕستانێک لە بەردەم ماڵتا هەر زۆر بێزار بووینە هەر خاستم شەوان لە بەردەنجی سەگ و مەگ و ئەو شتانە هەر تەحملمان نییە هەر لە پیسیاتەکەی لە ناشرینیەکەی کەوای باشە چی بکەین گۆڕستانێک ئەمە تەمەنی زۆرە پێم وایە 30 ساڵ دەبێت لە هەولێر باشە چۆن ڕێک بخرێتەوە ئێوە وەکو دانیشتوی ئەو گەڕەکانە دانەوێت ئەو ڕێخستنەوەی ئەو گۆڕستانە چی بکرێت چا بکرێ ئەو شکایانە چا بکرێتەوە ئەوکانە هەمووی ساوزایی بکرێتن پیساتی لی فڕێ نەدرێتن هەر لەبەر دەنگ و ئەوەی زیندەوەر و هەر زیندەوەر و ئەو شتانە هەر بکرێت لەوەی زیندەوەر بۆنی دێتن و ئەو شتانە هەر پێویست ئاز بووینە بەڕاستی بەڕاستی بەڕای من زین ئەگەر بێت و بە جۆرێک شورایکی بۆ بکرێ بە داربی یان ئەگە سەوزایبی زۆر باشترە ئەگەر شورایکی بکرێت چکە هاوینان بەڕاستی لە بە زیندەوەر یان مەسەن مارد و پشک دێنە ماڵەکان مارد و پشک لە سنتەری شاری هەولێر لەبەر ئەو گۆڕستانە نەدێنە مار لە ماڵ خۆمە مارمان کوشتووە دیپشکمان کشتووە جورت مشەوە شەرەوە بڵێ مارد و پشک زۆر ئەوە هەر زۆر ئەوە زۆر خۆی شورایکی بۆ بکرێ ینی بەڕاستی پاچی ڕاوگیرێ ئەوە گرنگەکەی سوپاسم دەکەنەگەوشە. حاجی ژەن چەند ساڵە تۆ لەو گۆڕستانە 20 ساڵە تۆ چی دەکەی لێرە؟ ئەمن وەڵە قورعان دەخینم هیچەکە بیرۆ خۆم دەکەم ینی ژێوی ژیان لەسا گۆڕ لەسا گۆڕستانەیە خوا دەدا گۆڕستان نادا خوا دەدا لە 20 ساڵ دەبێت بەێ 28 ساڵە 28 ساڵ پاش ئینتفاضەیە شوێن ماوەیەکە گەگەر جەنازەیەکی هەبێ شتێکی وڵا ناوەڵە هەر کەسەی خۆیتی عاردی خۆیتی وەخت خۆی تەوزیع کرایە کڕیتە چێ تەوزیعی کردی؟ بەلەدیا شارەوانی لە ساڵی هەشتا و لە ساڵی 2002 2002 لە ساڵی هەشتا تەوزیع کرد بە چەندیدا وڵای ساڵی هەشتا بە 20,000 دوایە بووە 100,000 ئەوەی سەرێژ 6 مەترا ئەوانە 100 مەترا ئەوی سەرێژ 6 مەترا بە 180 دیناری سویسری بەرادەکە 27,000 برێمەر باشە 27,000 برێمەر نرخی ئاردەکان زیادی کردو ئێستا بەخوای ئەوەی لۆ خۆی کابرا هەیە لێرە نەمایە هەیە دەلێ ژنی لە بە کوڕم دەینم هەیە دەلێ ئەمرەی پێ دەکەم هەیە دەلێ سارەی پێ فرۆشتەوە باشە ئێستا بمێ ئاردەک بکڕم بە چەندە نییە ئەکە مەمنوع کرایە شارەوانی مەمنوعی کردی بەتاتەن ئەوی بش لێ دەفرۆشم دەستی بەسەردا دەکەن یانی دەبێت بە ناوت بی لەش لە شاری دەبی بە ناوت بێک بە ناو دەبی بەسکەلی سمێنێ کابرا ئەمە تو جێی دەفرۆشی بابت برات ئاگای لێ نییە دێتەوە دەلێەوە ئاردە ئیمەیە ئەگەر بە ناو نەکرێ بە کەلک نایە بە ناو نەکرێ بە کەلک نایە باشە وەڵا ئاردەیە ئار زۆرە لە کەس نەزانی ئەوە لە دوێک دەتانی بش بە چەندە پاوێن بەلاشە لێ 150,000 دیناری دەدەی 150,000 بەلاشە قبرەکە حەقی قبرەکەی حەفارەیە و عەمەلەیە و بلۆکە و شتاگەر بەڵا لە ڕێی مەغموری بە 150,000ەکەی 50 مەتریش دەدەنی باش ئەو گۆڕستانانە کەس سەرپەرشتی دەکا خزمەت گوزاری خزمەت گوزاری وەزەگە جار بەجار هەر کەسی خۆی دەکاتن دێ ینی شارەوانی خزمەت گوزاری نییە سەوزاییتی بەرێوەڵە دێ هەموو ڕۆژێک ناڕۆژێک دێن ئێرە خاوێن دەکەنەوە ئەو جادەیان دروست کرد ئەو گڵۆبانیان دانا باش ئیشەی شارەوانی شەشی باش شارەوانی ئەمە دەستخۆشینە شارەوانی دەکەین بەڕاستی جار بەجار دێن یعنی لە فترەی جارێک مەبلەغێک جەماعەتێکی زۆر دێن فەرعەکان هەمووی خایەن دەکەن چەند ساڵی لێرەش دەکەن وەڵای ئەمش لەوانەیە 10 ساڵ زیاترە 10 ساڵە ئەوەی تۆیە؟ ناوی منەوەی برادەرێکی ئەمە لێرە ئەوها شەوە تەلەفۆنمان لۆ دەکەن ئەوە قەبر بە چ لێ دەدەن؟ بە حەفارەی لێ دەدەین بە حەفارەی لێ دەدەن تۆ حەفارەکە لێ دەدەی؟ نا ئەمن ئەوان جەماعەتی کەمان ئەمە دادەنین ئەمە لە حەدەکەیدا تا ئێستا چەند گۆڕت داناوە؟ وڵا زۆر چەند؟ وەڵای بێحیساب بێحیساب بێ حیساب گۆڕدانە باشە چه هەستێکە و لێ ڕاهاتی بوو شتێکی ئاسایی زۆر ئاسایە خۆ ئەبر لێدان شتێکی وا ترسی تێدانی و خەڵکە زۆر کەسێ دەرێ دەترسێم نایم شەوان ئەمە شەوان دێ شەوانی وە شەوان دوازە چۆ کابرا برادری وەچی تو گاومێ دێ تەلەفۆن بلۆ دەکات زەی دەناسم دەلێ ئەوە بمگەیە دەلم قەومە دەلێ وەڵا بابە مریە بەداکە مریە برا مریە
ئەمیش شارە زامە تەلەفۆن دەکەم لەگەت جەماعەتی دێن ئافرەکەی لۆ لێدەن قبر تەواو دەبی تەلەفۆن لێ دەکەم جەنازەکەی بین مەسروفەکە چەندەچی هەمووی هەمووی مەسروفەکەی ئێستا 150,000 150,000 هەمووی بەس ئەگە عاردت هەبێ ئەگە عاردیش نەبێ ئەوە بڕۆ کەس نزان کەس نەزان ڕێگوێری 50 مەتر دەدەنێ بە 150 مەتر دەدەنێ و قبری حازرە بەس 150,000ەکە دەدەی ی قبرەکەیەنەکە عاردەکە بە بەلاش دەداتی چەند ساڵم بۆ عاردەتان کڕێدا 35 سال زیاترە پیاوەکەت کڕی بەێ لە ژیان ماوەیان نا خدا عفوی بکە یا ڕەبی لەسەر قەبری لەگەر مردی هەموو لایەک باشە پێم بڵێن ئێستا سەردانی دەکەن بە چەندی کڕی حاجی وەخت خۆی وعدی خۆی بە 6 دیناری ئەو دەمای کرایە دیناری ئەو دەمای باشە جێی چەند تەرم دەبێتەوە وێندەر واللهی ئەوجا ئێستا چاری لێشرایتەوە جێی دەی دەبیتدا 6 مەترە 6 بە ئاکرم یان 6 یان هەفتە باشە خزمەت گوزاری چی دێ واللهی بەس ئەو قیڕە کرایە ئەویت کە ئاوشتی نییە ئەرێ والله ئاوی نییە باشە خۆتان دەزانیان خێزان بەرەو زێدەبوون دەڕوا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی مرۆڤ زیاد دەبی باشە ئەم ناچار دەبن ئەو کاتێ بگوازنەوە شوێنەکەتان ینی گۆڕستانی دیکە بیری لێ بکەنەوە چکەیرە بەشی هەموو ناکات وانە کڕین و فرۆشتن بە زەوی گۆڕستان احتیاریە بەڕێیت واللهی پێم باش نییە بەس چ دەکەیت هەر کەسێک دیوارێک دروست دەکات لێ دەدا تەمەشا دەکەی تا ڕادێک زبر و زان ئیمە نەس ئەوەی هەیە دیوارمان لەو نەکردێ شوورەمان لەو نەکردێ هیچ هەوارەیە دەتانن سەردانی شوکەن ناوی ئەو گۆڕستانەی چی؟ گۆرستانی ڕۆژهەڵات ڕۆژهەڵات بە کەس نەزان مەشهوور نییە؟ بە کەنزان مەشهور بەسە نووسرا ڕۆژهەڵات ڕۆژهەڵات باش پێم بڵێ لە کەیەکەوە ئەم گۆڕستانە هەیە؟ تقریبان 2007 2007ەوە ئەو مزگەفتە ئەوانە بەخوو بیناکەم دانا ینی لە 2007ەوە تۆ لێرە ئاهێ گۆڕستانەکەش لێرە دەست پێ هەر هەموو یەکەم بەخۆم شێرایەوە یەکەم کەس یەکەم کەس بەخۆم شێرایەوە بۆ خۆت شێ بەڵێ ینی ناشتیتە دەفرم کردێ بەڵێ باشە بەس ئێستا ڕێژەیەکی زۆر دەبین قەرەباڵغە خەڵک خواستی لەسەر مردنی زۆرە لەناو شارش گۆڕستان نەماوە وڵاهی نەما نەخێر هەموو لەخل ئێرە دەبیت دەشتیا و لای لاجانێ ئەو لاژێکی دیکراوە ئەیژێت ئەوها بە زیاتر باشە پێم بڵێ 2007ەوە بۆ 2019 خەریکە پێدەنینە 2020 ڕێژەی مردن چۆنە؟ ڕێژەی مردن زیاتر کارەساتی زۆربەی هەیە لە دەحمی سارەی هەیە زۆر بووە لە جەلتی زۆر بیە لەوانە زۆرە ڕۆژانە لە شەو ڕۆژێک ینی تا سێ چواری دێت بەردەوام لە عمرێ خوبرێ یعنی کە مەسەران عمرێ خۆی سەرفکردە یکەمە پێم هاتیە هەموو لە کارەساتە ینی زۆربەی گەنجن زۆربەی گەنج زۆربەی ئەوانەی کە جان لە دەست دەدەن گەنجن ڕووداوەکانی هاتو چۆش هەموو گەنجە ینی لە 24 کاتژمێر 3 تا 4 5 ینی ئەختیارێکە تا ئەختیارێک دێت سێ گەنجی دێت بە بەڵگا بە بەڵگە دەزانمەوە هەتا ئەختیارێک تەرمەکەی دەگاتە گۆڕستانی ئێوە سێ گەنج دێتن سێ گەنج دێت زۆر بەشی ڕووداوی هاتو زۆربەشی ڕووداو هاتوچوە ئەم سارەیە هاتوێ بەڵێ باشە چێ لێرە دەنێژرێتن ینی هەموو کەسێک مافیەوەی بێ لێرە بنێژرێ هەموو کەسی دەبیت هەموو کەس بێ کەسیش بێ بێ کەسیت بەری بێ کەسیش بێ خوان هەیە بەری هەمیە ینی گۆڕستانی بێ کەسانتان هەیە جایزە کەتە چێن دەرێەوە دەرکە ئەو لای پێم وا بێ نەتەوەی ترش هەیە گۆڕستانی چۆن عرب منطقه عربانوی هەنێ دەوێشتان جێت لەوێژە عرب جایزە کەوایە گۆڕستانی عربانش کەوتۆ عربان جایزە و لە گەریمە جایزە جایزە ئەوان لە ناوی چوویتە دەری چوویتە دەرەوە تۆکو هاوڵاتیەک پێڕوانن چێ سەبارەت بە گۆڕستانەکان قەبرستانەکان وەڵام بەخۆی
خەڵکی ئێرە نیمە باوەی خەڵکی منتیقەیەکترم یعنی لە گوندەکان باش بەڵام قەبرستان لە گوندەکان یعنی ڕێک و پێکترە لە شارەکان چونکە لە شارەکان مەسەن بە مروری زەمان لەوانە قەبرەکەی خو نەناسیەوە چونکە لە زۆر بێ پلانی دادنرێت و هەر کەسە و شوێنێک داگیر دەکات و مەسەن زۆر لە تەنیشتیەک و ئەوە بەبێ نیزامە ینی بێ سیستەم نیە دی لە مەسەن لە گوندەکان و لە شوێنە دوورە دەستەکاندا ئەستا قەبرستان لە دوورەوە دیارە سەوزاییە داروبارە لەوانە پاش 100 ساڵ کەسەکە قبرەکەی خۆی دەناستەوە و زۆر بەنی حالەتی وات بینیوە کابرا گۆڕی کەسی خۆی نەناسێت بەڵێ لێرە لەوانە ئەگەر ئێستا بچیت تەماشاکەی لە قبرستانێک لەوە لێرەی لەوانە گوڕی خود ناناسیە پاش 50 ساڵ تۆ وەکو کاسبکارێک دانیشتێکی ئەم شارە قەبرستان گۆڕستانەکان چۆن دەبینی؟ بڵێ قەبرستانەکان لە وڵاتان شوێنی ئارامیە بەڵام لە کوردستان بە پێچاوانەیە یعنی هەتا شوێنی پیادێنیە پێدا بڕۆی وەکڕین و فرۆشتن بە گۆرستانەکان دەکرێت بە زەویەکانی بە زەویەکانی دەکرێت تەعاان ینی بۆ خۆت بینیوتە بۆ خۆم بینیمە بڵێ باشە چه بکرێت بە بڕایی تۆ ینی گۆرستانەکانی ئێمە قەبرستانەکانی ئێمە زۆر جار بازەوە دەکرێت خەڵکێک هەیە گۆڕی خۆی پێ نادۆزرێتەوەی کەس و کاری ینی کەسێکی مردووە پاش ماوەی کتەچ نازین دەبەرەوەی گۆڕشکە لە تەنیشتەوی لێدراوە بڵێ ئەوە ئاڵەتی واگەلەگە لە زۆرە ئەنی ئەمە خزمی خۆمان مردووە دوو ڕۆژ پاژە وەختی چوونە خەبریان لە تەنیشت لێدرای وڵا ئێرە ئیمەیە ئەنی ئەوە کێشە کێشە بۆتە کێشە بڵێ دەڵێ ئەمەش کڕیتمان هەم ئەوانیش کڕیبیان ینی ئەوان کڕیبیانی و ئێوەش ئەوانیش برێ لە هەردوو لای لە کام گۆڕستانە وڵا یەکێک لەو گۆڕستانە هێولێ قەبرستانی گوندەکان باشیان ئیشە هەردوو لە باشە هەردوولا باشە بەڵام هەندێک جار دەڵێن کاکە قەبرستانەکە زۆر جارێک گۆڕ لەسەر گۆڕ لێ دەدرێتەوە بە ناشارەزایی بەزە خەرەتە بیکابرە نازانیەوە لێدێت ئەمە لە گوندی جارە لێنەدا قای قبر دەرەچوو وازن لێ دەینە پڕ نەکەوەش خۆ ئەو حالەتە دروست بوو لێت دەدا دە قبر دەرەچ کار دەرێت ئێش کە دەگەڕان جێک هەونە با لێ دەداوە بەسە پتێن برێ ئەو بێسەروبەریە لە قەبرستانەکان ڕاستەوە نابی ینی سەوزاییەشی جوانی بەڵێوەڵ حەقوێت جوابی بەس هەندێک جێ ناداتێ دەی هەمی شێرنەوە کڕین و فرۆشتنی ئارد بۆ قەبرستان ئاساییە پێت بۆکوی ئێستا هەندێک جار تۆ ئاردت کڕیوە قەبرستان مەدرە 50 مترە بە چەند کڕی؟ وڵی وە بزانام تقریبان 8 ساڵشتە شوایە بە دەوری 52 ساڵە 8 ساڵە کڕیتت بارێ بەس لە پێشەوەی چەند مترە؟ 50 مترە 50 متر بە 52 وەرەقەی 52 وەرەقەی بارێ ئەتۆ ئارد کڕیوە بۆ نییە هیچ زێمە بەس دیار نییە نابخوای ئەدی باشە سبەینی خوا نەخواستە دوور بیانی ئیترەوە مردن لە پێش هەمومانە وڵی بچین نعبینی قبران لە شێخ بێرکۆتی جێ ئەگە بینەوە ئێ قەدیم برێن بامان لێن دەبە پرکمان لێن دەب ئەگە نەکو جێ بە زۆر جێت دەکەیتەوە ئەرێوەڵە بەڵام ئەوە ڕاستە توخوا ینی نیزام نەبی و یانی زەڕۆرە دەبێت کە یەکێک لە تەنیش کەسێکی تربی ناوەڵە زەرور نیە ئێستا قەبرستانی کەس زانی بە پارەیە بەس 200 بدەین 200 پاری ئەو نەفرانی قبرەکەی لە دەن و یاعرەسەکەیە و ئەگەنا پێت ئاسایی ئەمە زۆر احتیاجی خاکمایە نەماوە ناڵشمە ئەتو لەگەر قەبرستانەکانی زۆر جار دەگوترێت قەبرستان پیرۆزی خۆیە گۆڕستانەکان شوێنی ئارامیە شوێنێکە کە ئینسان لەگەڵ کەس و کارەکانی کە لە دەستی داوە بەڵام تۆ هەست بۆ ئاسوودەی دەکەی هەندێک دەڵێ کاکە قەبرستانەکان تەنانەت گۆڕی خۆشم نبینمەوە بەبێ پرسی من کەسێک دێ لە تەنیش گۆڕی کەس و کاری من ئێستامە خاکمان هەبوو کڕیبمان لێرە قەبرستانی پارە 2 میلیۆن قسووری بام کڕی بوو ئێستا کابراێک چوە کەسەش ناخشارتەوە مردێک لەسە ئاردەکەمە هیچ برێن کابرێمە پارەشمان لێ بەرێرەوە پێ نەوە کاکەوە چیە پێمان گوتی چ برێن کابرێ خۆ تازە بۆ لە مردێک نا ئێستا تا چێژەکە شتەکەەوە شاری پێوەدەنا ئەو چێ بۆ تا ئەمری واقع بەس پێت خۆش بوومە ئێستا سبەینە کەسەشت کە تۆ لە تەنیشتی بینێژی ناخۆش نییە با ناخۆشە قەبرستانەکان بە ئەم چۆن دەبین وڵی قەبرستانەکان خۆشە لێ ڕازی ئەرێ وەڵڵە تۆ لە ناوشار گۆرستانەکانی ئێوە لە ناوشارەیان نەدەرەوە لە شێخ ئامەدە شێخ ئەحمەد شوێنەکەی شیاوە ئەرێ وەڵڵە بەڵام هەندێک جار دەگوتێ پاک و خاوێنی تێدا نییە قیر نییە ڕێگاکان زەحمەتە زۆر جار بەسەر گۆڕەکان دەکەوێت وەڵڵی ئیمە هەمووی قیاوە هەمووی ئەرێ وەڵڵە
شێخ ئەحمەد هەمووی قێرە هیچی خۆر ناوەڵڵە ضرورە خێزانێک گۆرستانی خۆی هەبێ یانیژی ترکێ ئەمری خوای کرد ئەو وڵی ئێستا و هەر کەس گۆڕی خۆی هەبێت لەگەڵ کڕین و فرۆشتنی زەوی قەبرستانی ناوەڵە یاردەیەکی باش نییە باش نییە یعنی هەر کەسێک من قسمەتی چیان لەرە بوو لەوێ بنێژێ نا هەر ئێستا لە کەس دەزان تەوجادەکەوەی بمرێتن گۆڕی دەدەن خۆمانیانی هەر کەس ئاردی خۆی هەیە دایمە لە ئاردی خۆی دەشارتەوە هەرێ وەڵڵە بەڵام زۆر زیادەن کاکە ئەمە گۆڕستانە کڕین و فرۆشتن بە قەبرستان بکرشتە چی باش نییە بە زۆ ئێستا هایلی تۆ بە چەند کڕی وعادە بە قورئانە من نازانم بە پیران کڕێتیان خزمەت گوزاریەکانی باشە وڵای خزمەت گوزارێکا باشە بەڵام کە خزمەت گوزاری بۆ دێتن خەرکەکە دەست پێ و ناگری و دەیبن باشە چیت بیریوە بۆ ئێستا بۆ نمونە بۆ ڕێی ئاویاندانا بۆ فڕاکان لە گۆرستانی شێخ ئەحمەد شێخ ئەحمەد ینی حکوومەت دەستی بوو نازەمەخواز و نازانی نازەم وڵا چێ کردی بووی بەسیدی فەرعفەرە ئاویان بۆ ڕاکێشاوە بۆڕەکانە نەماوە دزراوە وەڵامیان دزیە بۆ ڕێی سەر گۆڕستان تاچی ژادەنێت تەنچەکانیش دەبە ینی دزی نەیە دیار دەیت ئەرێ وڵا بێگومان هەیە ئێوە وەکو شارەوانی زۆر جەربازدەوە دەکرێت حکوومەت پرۆژەی هەیە بۆ هەموو لایەنەکانی ژیان بەڵام بۆ گۆڕستانەکانی نییە ئەمە تا چەند ڕاستە وەکو ئێمە گۆڕستان وەکو فەرمانگەی ژینگە پارێزی بەرنامەمان و هەم گۆڕستانەکان داناوە کە گۆڕستانی بە تایبەتی گۆڕستانی کارگەی قیر و گۆڕستانی شێخ ئەحمەد ئێستا شوێن نەماوە بەڵام وەکو یەدەک ئەمە هەڵساینە بە دابینکردنی گۆڕستانی ڕۆژهەڵات و دابینکردنی گۆڕستانی ڕۆژئاوا باشە بۆچی یعنی بەشێکی زۆر لە گۆڕستانەکان دەبینین تا ڕادێک وەکو بڵی پشتگوێ خراوە دەبینی پەرژینی نییە هەندێک لە ماڵەکان دەڵێن کاکە وەڵاهی ئاژەڵی زۆری تێدایە بە شێوەک لە شێوەکان پشتگوێ خراوە زبر و ینی پاشماوە لە دوای ئیشاءالله 2020 لەگەر دەستپێکی ساڵی نوێ بەرنامەماندا داڕێشتۆ یەک لەوان دابینکردنی فەرمانبەر و پاسەوان و پەرژینکردنی بە تایبەتی گۆڕستانی کەس نەزان زۆر زەرورە گۆڕستانێکی یەکجار گەورەیە گۆڕستانی هەموو وەکو برێم هەمووی عێراقە هەتا برادەرانی برا عەرەبەکانیشمان هەمووی لێرن نەک هەر گۆڕستانی بێجگەل لە کورد ینی شوێنی خەڵکی تایبەتمان بەس بۆ عەرەبەکان و بێگانەی خاستن دەوروبەری هەولێریش نەکەن هەولێر باشە ئێستا دەبینیم وەکو پارچە زەوی دابەش کراوە ئەمە چۆنە هەر کەسێک مافیەوە هەیە ئەوەی هەیە کە دانیشتوی هەولێر بێ مامەڵەیەک تەقدیمی شارەوانی بکە داواکارێک پارچە زەویش پێ بدرێت پێشتر بیدایەتی کە دەستمان پێکرد ئەم گۆڕستانە هەر کەسەی خوان نەخواستە کەسەی لێ من مردبایە 8 مەتر زەویمان دەدا بەبێ بۆ خێزانەکە بۆ خێزانێ بەبێ ئەوەی هیچ بەرامبەرێکی بەڵام پاشێ ئەوەی کە 8 مەترەکانماندا ئەو خەرکە هەستمان کرد شوێن کەم ماوە شوێن کەم ماوە شەڕی داعشیش بڕە یعنی بەڕاستی یەکجار تەرمەکی زۆر هاتە بەڕاستی لە هەردوو گۆڕستانەکانی هەولێر شوێن نەما ناچار من هەموو ڕوو لێرە بکەن کە ڕویان زۆر لێرە کرد ناچار من سنووری گۆڕستانەکەش ببەزێنین ئێستامە سنووری گۆڕستانەکانمان بەزاندووە بە حدودی خۆمان مەساحەی زیاتر دابش کراوە لەوەی تەرمە هەبێت بەڵام سوپاس بخواتی کێشەیەکمان نیە و دەتوانین ئیستیملاکی بکەین زەویەکان وەکو قەرەبووبی هاوڵاتیان بدەین و ئەو زەویانە باێنە سەر گۆڕستان ئێستا ئێمە لە گۆڕستانی کەس نەزان وەکو بڵێن ئینشاءالله لە 2020ەوە بەرنامەی واماندانەوە هەتا لێدانی گۆڕ هاوڵاتیان ئێستا لێ دەدەن بیکەین ئەستۆی حکوومەت تاکو ئەو خەرجێ لە هاوڵاتیان هەیە کەمتریشکی باش ئەمە گۆڕستانێکی حکومیە ئێوە دابشکردنی زەویشتان ڕاگرتووە کەسێک جەنازەیەکی دەبێت باشە بە چ شێوەیەک دەبێت ڕێنمایی تازەتان چێ بۆی خەڵک بەرچاو ڕێنمایی تازەمان ئێستا داوامان کردی ئەگەر لێرانە لە گۆڕستانی کەس نەزان حەزی بکە لێرە بیناژی تاکە گۆڕی دەدەینی ئەگەر پێی حەزی لە گۆڕکدا پارچە زەویەکە لۆ خێزانەکەی خۆی دەتوانانی لە ڕێی گوێر ئێستا گۆڕستانەکە کراوەیە و خاوڵاتیانیش ئاگادار کراینەوە
لەوێندەری پارچە زەویشی باشە کڕی فرۆشتن بە زەوی دەکڕی هەندێک جا دەرەن گەیشتۆتە دەفتەرێک دۆلار ئەمە تا چەند ڕاستە ئەوە کارێکە لەلایەن شخصی خێزانەکەوێ پەیوەندی بە ئێمەوە نیە وەکو گۆڕستان نەخێر لای مەڕێکە پێ نەدراوە بەڵام وەکو زەوی خۆیتی هاوڵاتیەکە زەوی خۆیتی لەوەی خۆی دەیداتە فلان کەس دەیداتە فلانکە لەلایەن ئیتکەوە بەڵام لەلای ئێمە تۆمەر ناکرێت. زۆربەی ئەو گۆڕستانانەی کە لە نێو سنتەری شارەکانن لە نێو هەرێمی کوردستاندا شوێنیان نەماوە و پێویستیان بە سیمایەکی جوانترە لەبەر ئەوەی زۆربەی گۆڕستانەکان کەوتونەتە شوێنی گرنگی شارەکان بۆیە پێویست دەکات شارەوانی پرۆژەی جدیە بێت سیمایەکی جوانتر بەو گۆڕستانانە بدات. سەبارەت بە مامەڵەی زەویەکانی گۆڕستانەکان کە ئێستا لەم لاو لەولە باسی لێوە دەکرێت هەندێک جار پارچە زەویەکی 50 مەتری دەگات بە 1 دەفتەر دۆلار بە شێوەک لە شێوەکان دەچێتە چوارچێوەی نایاسایی چونکە گۆڕستانەکان دوا مەنزڵگەن و پێویستە حکوومەت بە وردی سەرپەرشتی گۆڕستانەکان بکات چکۆ هەندێک جار زیانیشی لێ دەکەوێتەوە لە بەکارهێنانی ئەو گۆڕستانانە چونکە گۆڕستانەکان شوێنی ئارامی و سیمای مەدەنیەتی کۆمەلگاکان نیشان دەدات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.